بخير هاتي أي رمضان. بخير هاتي وقدومت خير أي خوشترين نغمي جيان گوڵستانی ئەوینداری ئەی شەونی نمەی بەیان. بەخێر هاتی کەرنەڤاڵی وەفاداری و بەرزی ئیمان، شادی هێنی مەغفیرەت و کاروانی ڕێگای ساڵحان. بەخێر هاتی سەدای زوڵاڵ منەوەری خەرمانی ساڵ، مانگی دوعا و پاڕانەوە دەریای میهر و دڵدانەوە. بەخێر هاتی ئەی سومبولی پڕشنگداری خوداناسی، ئەی بارانی محیبەت و هەوێنی دڵ یەکتاناسی. بەخێر هاتی ئەی شەپۆلی پڕ لە میهر و بەرزی تەقوا، ئەی خەڵوەتی خەڵوەت نشین ساڕێژی زام شیفا و دەوا. یانزە مانگە چاوەڕوانین ئەی یوسفی یانزە برا، ئەی کاروانی پڕ لە نور و درەوشاوە و شەوقی چرا. تۆ بوویتە شەمعی دەستمان و هیوا و شادی پەخشکرا، دەنگی قورئان نزای بە کوڵ ئەشکی شادی لە چاوڕژا. بەخێر هاتی ئارامی دڵ ئەی جوانترینی ڕەنگەکان، زیکری پارشێ و سەڵای بەیان پڕچێشترینی مانگەکان. بەخێر هاتی ئەی شادی هێن خاوەنی سۆز عەهد و بەڵێن. بەخێر هاتی سەر چاوانمان پیرۆزترین مانگی قورئان. بەخێر هاتی بەخێر هاتی ئەی ڕەمەزان، بەخێر هاتی ئەی ڕەمەزان. سروش بەرزنجی.